دیارە خۆی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شێرپەنجەی لە جیهاندا ئێستا پیسبوونی ژینگەیە دیارە بە حکمی ئەو کارگە زۆرانەی کە لە سنووری ناحیەی بازیانە هەیە لەو دۆڵەیە کۆبەتەوە و ئەتوانین بڵێن ڕەچاوی پێویستی ژینگە نەکراوە ئەو خزمەتگوزاریانەی کە هەیە بۆ پاراستنی ژینگە کارگەکانیان کردووە بە دڵنیاوێکی لەو هۆکارانی بەڵاوبوونەوەی نەخۆشی بەتایبەتی نەخۆشی شێرپەنجەش ئەو کارگانەیە کە لە سنووریە هەیە بەڵێ دیارە خۆی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەچووە یاسای پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان لە بەشی یاساکەیە باس لێواکە کە کارگە و شوێنە تایبەتەکان کە لە شوێنەکەدا ئەمەزیرن ئەبێ ڕێژەیەکی تابە تەرخانکردن بۆ سەوزایی لەو شوێنەیە بەداخە بە چەندی جار ڕێکخراوەکان کەسانی پسپۆڕی بواری ژینگە ئەم داوامان ئاڕاستەی وەزارەتی ژینگە دەستەی ژینگە کردووە دامانتە پەرلەمانی کوردستان کە پێویستە ئەو یاسایە وەک خۆی جێبەجێ بکرێ ڕێژە سەوزایی لەو ناوچانەی کە کارگی لێدا ئەمەزرێ وەک خۆی جێبەجێ بکرێ بەس بەداخەوە جێبەجێ نەکراوە فشار کراوە سەر حکوومەت بەس بەداخەوە وەکو پێویستە وەکو ئێستاکە وەڵام نەدراوەتەوە جێبەجێ نەکراوە خۆی سێ لایەن بەرپرسە لە مەسەلەیە یەک چاودێری تەندروستی بێ چاودێری بکە دوو چاودێری ژینگەیی سێ سەلامەتی کرێکار و فەرمانبەران کە هیچ سندیکای کرێکارانە ئەبێ هەرسێکی ئەم جیهەت ئەم سێ جیهەت بتوانن ڕۆڵێکی باش بکێڕن بۆی بەرزێکی بتوان چاودێریەکی بکەن بەس بەداخەوە تا ئێستا ئەو چاودێریکردنە نەکراوە بۆیە ئەتوانین بڵێن کارگەکان لە ئاسی پیسکردنی ژینگە زۆر کەم تەرخەمن